سلاوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە چەند پرسێکی گرنگ تایبەت بە بارودۆخی هەرێمی کوردستان بارودۆخی عێراق دوای هەڵبژاردنەکان و ململانەی پێکاتەکان کورد سونە شیعە لەسەر دابەشکاری پۆستەکان لە نێوان پێکاتەکاندا و پێکاتەکان لە ناو خۆیاندا بەکوێ دەکات و دۆخی بڵین دوای هەڵبژاردن ململانی ئێران و ئەمریکا لە عێراق و دۆخی کوردیش بەگشتی لە ناوچەکە قسەی لەسەر دەکەین لەگەڵ بەڕێز مامۆستا محەممەد ڕەوف سیاسەتمەدار کە لە ستۆدیۆ لەگەڵمانە مامۆستا بەخێربێن سوپاسیان بەدەبوون لە سوپاس دەکەین ئەگەر سەرتا خوێنەوەی بەڕێز بزانین بۆ قۆناغی دوای هەڵبژاردن لە عێراق لە ماوەی ڕابردوو لە 11 هەڵبژاردن بەڕێوە چوو ئێستا لە قۆناغیەوە داین کە ئەنجامی هەڵبژاردنەکان پەسەند بکرێت دۆخی دوای هەڵبژاردن جیاوازە لە عێراق لەگەڵ دۆخی پێش هەڵبژاردن هیچ گۆڕانکاریەک ڕووی داوە؟ بسم الله الرحمن الرحیم پێش هەموو شتێ بێەوە بڵین کە ئەم هەڵبژاردنە لە ڕووی نەزەعەت و پاکیوە تا ڕادەیەکی زۆر لە هەموو هەڵبژاردنەکانی پێشتر باشتر بووە، یعنی کەس گلەیەکی وای نییە، خروقات و شت نیسبیەن ئەگەر هەبوو بێ زۆر کەم بوو. بازێکیش لە ناتەواویەکانی هەڵبژاردن لە بابەتی نەزانین یا مەسەلەن لە بەتابەت ڕێژەیەک لە پوچەڵ ئەگەڕێتەوە بۆ نەزانینی ئەو خەڵکی کە دەنگەکەی داوە جگە لەو پوچەڵانی کە بە قاستی کراون. ئەمە هەڵبژاردنە تەسەورەکران دەجار نەکرێت لەبەر بارودۆخی عێراق و ناوچەکە، بەڵام کرا هەندێک کەس گرەویان لەسەرەوە کرد کە گۆڕانکاری ئەوەنە جددی بەڕێوەیە لەوانەیە انتخابات هەر ناکرێ، ئەگەر بشکرێ لەوانەیە تێکچێ، ئەگەر بە هەر حاڵ ئەو پێشبینیانە هیچی وا دەرنەچوو. سەرکردەی زۆر گەورە قسەی لەسەر ئەوە کرد، چەند جاریش تەکیدیان کرد، بەڵام بۆیە هیچی وا دەرنەچوو. دیارە ئەگەر معلوماتیش بوو بێت تەسریبی معلوماتەکان یعنی بە معلومات کراو بوون، معلومات نەبوون. جاییتر ئەو کەسی تەسریبی معلوماتەکەی ئەکرد لە ناوخۆیە لە ئەمریکا لە ئەوروپا بۆ ناو عێراق، ئەو کەسانە پێی دەست خەڕۆبوون کە قەنەعەتیان پێی بوو. ئەمە یەک. بەنسبە تەشکیلی حکوومەتی عێراق جارە پێش کوردستان باسکەین، هەروەها کۆمەڵێک گرە لەسەر ئەوەش کراوە، هەمە تەحلیلی زۆر کراوە، قسەی زۆر کراوە کە تێکەچێ و ناهێڕێ و ئەمریکا نایەڵێ و ئەبێ حکوومەتی خۆی بێ و ئاکا و ئەماکە بەپێ ئەوەی کە لە ئینتیخاباتەکە ئەمریکا هیچی نەکرد و هیچی نەوت و هەڵبژاردنیش کرا و هیچ تێکچوونێکیش لە عێراقا نەبوو. ئەگەر بەو پێ حساب بکەین حکوومەتی عێراقیش دروستی شەکرێ و پێشەگرێ و احتیمالی زۆریشە پێش کوردستان حکوومەتی عێراق تەشکیل بکرێ، پێش کوردستان دەکەوێت احتیمالی زۆرە. ئێستا بۆچی پەیوەندی بەچی شیعەکان خۆیان لەبەر بارودۆخی هەرێمیەتی پەرە دەکەن یاخود تەر لە عێراق زووتر حکوومەت پێگدێ؟ حکوومەتی عێراقی لەبەرەوەی زۆرینەکەی کورسیەکان دەنگەکان وەزارەتەکان بە شیعەکەوێ، شیعەش زۆر ئەو پارە زەبەلاح و بوجە زەبەلاحەکە لە بەردەسیان بێتە بەردەسیان زۆر کەمی بۆ عێراق سەرفەکەن، وەکو خەدەمات، وەکو بنیەی تەحتی، وەکو دروستکردنی ئەو لۆجستیک مەسەلەن جادە و ڕێگە و بان و پرد و خەدەماتی عام و تعلیم و سەحا، یعنی با بڵین بە جۆرێ بە معنایەکی تر زۆرتر ئیسیفادەی شەخصی و حیزبی و سیاسی و ئەمنی ئەکەن لە بوجەکە، لەبەرەوە لەبەردەستی خۆیانایە زۆرینەن و ئەتوانن ئیشەکە بەبێ کوردیش بەجێ ئەتوانن بیکەن، بەبێ سونەش ئەگەر سونە بڵێ نایم بەشداری ناکەم هەر ئەتوانن بیکەن، یعنی لە هەموو حاڵەتێکە پەنجاویە کە ئەتوانن دروستکەن و لە بەغداوە بەرەو خوارتا بەسڕەشیان لە بەردەسایە ئەتوانن جاری تریش ئەو تەجروبە کراوە بەبێ هەموو کەس ئەتوانن بیکەن، کورسیەکان بەجێ ئێڵن ئەڵێەوە ئیستحقاقی ئەوانە ڕئیس وزەرا و چەند وەزیرێک کورسیەکان پڕەکەنەوە تا ئەڕۆنەوە کە ڕۆشنەوە اینجا ئەو کاتە سڵحی خۆیانەکەن. جا ئەوان پەلەی ئەوەیانە حکوومەت تەشکیل بکرێ بۆ ئەوی ئەو بەرنامانەی دایان ناوە بۆ ئەشخاص و بۆ ئەحزاب و بۆ قیادات و بۆ استراتیجێتێکە خۆیان هەیەە لە ناو عێراقا ئەیانەوە زوو تەشکیلیکەن. بەپێی ئەوەی کە هەڵبژاردنەکە ئینسیابێتی هەڵبژاردنەکە زۆر بە نەرمی
و زۆر بەڕێکتر لە هەموو جارێ بەدەست شیعەوە هات. یعنی ئەتوانین بڵین ئەم ئینتیخاباتە نەتیجەکەی 180 دەرەجە پێچەوانەی ئەو تەحلیل و تەوەقوعاتانە بوو کە بە عەرەبی و ئینگلیزی و کوردی ئەکرا لە عێراقا. بۆ نمونە بۆچی حساباتەکە غەڵەت بۆ دیارە. یعنی خەڵک وای زانی نفوزی ئێرانی لە عێراقا کۆتایی هاتووە، یا با بڵین ئەو هێزانەی متەئەسیرن بە ئێران یا هێشتا ئیسا ڕایەڵیان لەگەڵ ئێرانە ماوە، هێزی سیاسی ئەڵێم کۆتایی هاتووە بەوە و چاوەڕێی مەواقیفی کۆتایی ئەمریکی ئەکەن. بەڵام وەختێسەی ڕیزبەندی هێزەکان و دەرەنجامەکان و کورسیەکان و دەنگەکانەکەیت ڕێک پێچەوانە دەرچوو. لە ناو مەسەن سادیقون کە دەنگی یەکەمی هێناوە، لە ناو سادیقونە دەنگی یەکەمی خەزعەلیە کە ئیترە وازەحە. یعنی دەرچوونی ئەو بە 25 کورسی لە ناو ئەو لیستە و یەکەم بێ ئێستا بەرزترین دەنگی ناو شیعەیە و بەبێ دەنگی تەمعەن بەبێ دەنگی زۆربەی دەنگەکانی خەزعەلی هی سەدر و منتیقەی سەدرە کە بەشداری انتخاباتی نەکردو. بۆچی؟ چونکو خەزعەلی و سەدر یەک مەرجعی شیعیان هەیە. لەویش جیابەتەوە ئیعلانی جیابوونەوە دژایەتی شتیان نەکردووە، بەڵام پێیوە دیارە ئەو دەنگە زۆرە لەبەرۆی یەک مەرجعیەتە و ئەوانیش دەنگ بە مەرجعیەتە دەن و ئیشاراتی مەرجعیەت. ئێستا ئەو ئیستیفادەی کردووە لە بەشداری نەکردنی سەدر بە لیستێکی سەربەخۆ. بەڵام لە عینی کاتا خەزعەلیشە و نکولی لە علاقاتی لەگەڵ ئێران قەت نەکردووە و لە حەشدی شەعبیە دەسەڵاتی بەرزی هەیە و هیچ هینی نییە. یعنی با بڵێم زۆرترین فشار لەم 2-3 ساڵی ڕابردووە، بەتایبەت لە ساڵ و ساڵونی ڕابردووە وەکو ناوبردن وەکو فشار باسی خەزعەلی بووە کەچی کە ئینتیخاباتە کرێ ئەو یەکەمە. ئەبێ کورد لەگەڵ سوننە باشە جوان جارێکی تر عێراق بخوێنەوە، چۆن بخوێنەوە، جوان هێزەکان بخوێنەوە، تەشکیلاتی شیعی عێراقی، عەقڵی شیعی عێراقی، بەرمەجەی شیعی عێراقی ئەبێت جوانتر بیخوێنەوە. بۆ چونکو هەر کەسێک گرەوی لەسەر ئەوە کردوێت کە ئاوا دەرناچێ نەتیجەکەی هەڵە دەرچوو. کەواتە هەر استراتیجیە دانرابێ بۆ ئەو گرەوە ئێستا پێچەوانەیە ئەبێ کەواتە تەفاوز عەقڵی دیبلۆماسی کوردی و سوننە لەگەڵ شیعە ڕێکەوتن لەسەر تەشکیلاتی حکوومەت و داخوازیەکانی کورد و سوننە بە پێی دەستور ئەبێت جارێکی تر بە خۆیان نابچنەوە بزانن، چونکو خۆ هێزە شیعیەکانیش دەزانن کورد و سوننەش ئەم تەوەقوعاتەی هەبووە، ئەم تەسریحانەیان هەبووە، ئەم قسانەیان هەبووە، جۆری عەلاقاتیان لەگەڵ دووەلی ئەقلیمی و ئەمریکا و ئەوروپا چۆن داڕشتووە. بۆیە بۆ جاری تر جگە لە ئەم حکوومەتەی کە ئەبێ بزان چۆن ئەڕۆنە پێش، ئەبێ بۆ جاری تریش جوان واقعی عێراق بخوێنەوە. باشە بەس دیارە ئێستا استراتیجیتی شیعە لە عێراق چییە؟ هی کورد چییە؟ هی سوننە چییە؟ دوای ئەم هەڵبژارنە دیارە ئیستراتیجێتی ئەمانە ئەمەی کە ئیسا ئەیڵێم من لە 2003 تا ئیسا ئەم قسەم کردو هەرێکم باشە بۆ هەر قەناعەتم پێێتی شتێکی جێگیرە. ئەوەی دەستی لە بەغاگیر بوو شیعە بە یا سوننە خەونی دەوڵەتی سنترال و مەرکەزی هەیە. ئەوەی دەستی لە پایتەخە گیر بوو وەکو زۆرینە. ئەوەی تە سوننەمان بینی زووتر، بەڵێ ڕاست چەند ساڵ و زەمان بینیمان. ئەو سوننەیەی کە مەسەلەن ئینگلیزیان نایی و حکوومەتی بە دروست کرد و مەلەکیەتی کرد هەتا سەدام حوسێن عەقڵی مەرکەزی و سنترالی بوو بەنیسبەت عێراق. ئەم شیعەی کە 2003 بوو بە زۆرینەوە خۆیان فەرز کرد کە زۆرینەوە نیان هێژ ئەحسایە لە عێراقا بکرێ و دۆسیەی سوننە و کورد جیاکراوە، کورد وەکو نەتەوە و سوننە وەکو مەزهەب. ئیتر ئەوان گۆڵەکەیان کرد لە ئەهلی سوننەی عێراق بە کورد و سوننەوە و نەیشیان هێشت و ڕێگەش نەدرا بەرنامەی ئەوەش نەبوو ئەحسایە بکرێ بزان هەر بە جددی شیعە 51 و 51 زیاترە یان نا، چونکو ئەوان لە هەشتاکانە 1970 ئەوە بڵاو کرایەوە لە دنیا کە شیعە لە ساڵ 65 عێراق
ئەو کاتە ئەوە بڵاوکەراوە لە گۆڤارێکە من بینی ماڵمان لە سەریاز بوو ئەو کاتە ئەو گۆڤارە کەوتە بەردەسم بە خەریتەش دروست کرا بوو لە مەجلیسی حکم ئەو فکرە و بیرۆکەیان چەسپان لای بریمەر لەبەر ئەوە زۆرینەی مەجلیس حکمیان برد ئەو کاتە کە ئەم استراتیژیەدا ڕژاو بۆ چی بوو ئەو کاتە بۆ ئەوە بوو ئەگەر عێراقیان دەستکەوێ بە عەقڵێتی دەوڵەتی مەرکەزی سەنتراڵی مامەڵە بکەن کە دوێ ئێستا لە فیدراڵێت پەشیمان بوونەتەوە شیعەکان کە لە کاتی لە دەستوورە هاتووە ئەمە خۆمان گوێمان لێبوو چەند جارێک سەرکردە گەورەکانی شیعە مالیکی و غەیری مالیکی باسییان لەوە کرد دەستوری عێراق لە کاتێکی ناتەواوان وسراوە بێ مراجعەی بکەین مەبەستی تەنها یەکشت بوو ئەوەی ئەو مافەی بە کورد دراوە لە فیدرالیەتا و ئەگەری ئەوەی شەیە سونە بتوانن وەکو ئێمە ئیقلیمێکیان هەبێ پێچوونەوە بکەن ئەوە نەمێنێ بە جۆرێکی تردا ڕێژێتەوە کەواتە عەقڵەکە بەرەو مەرکەزیەتە بەرەو سەنتراڵیەتە لە پاڵ ئەمە استراتیژی سونە و کورد دیارە جای سەویستم باسی بکەم کورد وەکو تاکی کورد لە هەر کوێ بێ لە هەر وڵاتێ بێ خەونی سربەخۆی هەیە لێیشی بێدەنگ بێ هەر هەیەی بە سلوکی سیاسیە بە تەسریحاتیە بە حیزبایەتی کردنیە بە ئەدەبیاتیە بە بیرکردنەوەی پیوە دیارە ئەو فیدرالیەتی پێزیاوە ئەم ئەڵێ من بە فیدرالیت خۆمم دەستخەڕۆ کرد خۆزگار لە کاتی مەجلیس حکوما کە بریمەر هات ئێمە داوای سەربەخۆی مام کردایە چونکو کورد لە فیدرالیە زیاتری هەبوو ئەو کاتە یعنی پێش 2003 کورد لە فیدرالیە زیاتری هەبوو لە کۆنفیدرالیش خەریب و تێپەڕاندە بوو چونکو بەغا هیچ سەیتەرەیەکی لەسەر کوردستان نەبوو لەژێر حیمایی دەولیە بوو بۆ ڕازی و مامۆستا خۆشت لە بەغدا بووی ئاگاداری ڕووداوەکان بووی ئەوە بەحسێکی ترا بەجیا قسەی تیا بکەین بۆ ڕازی بوو سونە خەو بەوە ئەبینێ ڕۆژێک فرسەیەکی دەستکەوێ بەغا بگرێتەوە بەغدا بگرێتەوە بەڵێ وەکو جاران بێتەوە دەسی ئەنی خەونی هەرێمی زیای سونە نەخێر هەر بۆیە باسی ئیقلیمیش ناکەن بۆیە ئیش لەسەر ئیقلیم ناکەن حەزیان لەوەیە زەرفێک بێتە پێش بارودۆخێک بێتە پێش هەلومەرجێ بڕەخسێ ئەوان بچنەوە بەغا ئەو دەوڵەتەی هەیەیان بوو دروستیکەنەوە ئەو خەونی ئەوانی سونە عێراق بە دەوڵەتێکی داگیرکراوە زانێ بەس ئەو استراتیژیستە لەلایەن وڵاتانی عەرەبی و تا تورکیاش پشتگیری دەکرێت یاخود ئەوان لەگەڵ ئەوە سونەکان هەرێمێکی سەر بەخۆیان هەبێ وەکو هەرێمی کوردستان لە ناوە قەنەعەتیان پێیت یاین کە دائانیشن بەهین ئەگەر لەس لە ئیعلام گویان لێ بگری یا لە تەسیحاتی دیبلۆماسیە بەڵێن عێراقیەکان خۆیان خاوەنی قەراری خۆیان و دەستوریان نووسیەوە بە کورد و سونە و شیعەوە و ئەوان بەچی ڕازی بنێمەش ڕازین بەڵام ئەگەر بچیتە ژوورە تایبەتەکان کاتی یەکتر ئەبینن هەر بە دوای ئەوەوان کە ئەم عێراقی سونیە عەرەبیەی داگیر کراوە چۆن وەریگرنەوە باش ئەم سێ استراتیژە تێگیرە نە بە یەکی ئەخوا نە بە یەک ئەخوا نە هەرگیز ئەگاتە یەک بۆیە شیعە ممارەسەی دەوڵەتداری و سەنتراڵی خۆی ئەکا باشە کورد دۆخەکە ڕائکێشێ بزانێت لەکوێ فرسەتێکی سیاسی دۆخێکی بۆ ئەبێ یا بەرەو کۆنفیدرالی بڕۆ یا ئەم فیدرالیە زیاتر بچەسپێنێ و مەوزوعی بوجە تەسپیتکە بە ڕێژەیەک کە دەستکاری نەکرێ دیموگرافیەتیش ئەگەر گۆڕا تەئسیر لە بوجەکە و تەئسیر لە پێگەی دەستوری کورد نەکە چونکە ئەم دیموگرافیەتە هەر ئەگۆڕێ بەچی ئەگۆڕێ شیعە سروشتی ئیجتیماعی شیعە خەڵکە زۆر مەدەنیەکەی ناڵێم خەڵکە عام و عەشایر و هینەکەی ئەڵێم خێزانی پێنج کەسی لای ئەوان بریتێ لە خێزانی بچووک پێڵێن خێزانی بچووک ئەبێت لە 5 بەرەو 8 و 9 و 10 و 12 و تا 15 کەس بن ئەبێ وابێ سونەش نزیکە لە شیعەلەوە بۆیە لای ئەوان ڕێژەی زیادبوون یعنی نمووی سوکانی پێڵن گەشەی ژمارەی سوکان لای ئەوان دوو ئەوەنە و سێ بەرامبەری کووردە خەبارەی خێزان بڵێ سەر لە سلێمانیە لە کۆی گشتیە احتیمالە 2.5 تێ ناپەڕێنێ 1.5 تا 2
زۆر بەنیست زۆر کەم دونیوەرتیا ناپەڕێنێ بەتابەت جیلی نوێ بە تێگرا بەڵێ هەولێر لە سلێمانی باشترە هەولێر دۆهۆیکیش لە هەولێر باشترە بەڵام دوجار بە کۆ هیچی چوارتێ ناپەڕێنێ بۆ دیراساتی تازەش باس لەوەکە هەر میلەتێک سێتیا نەپەڕێنێ یاد لە سێ جێگیر نەبێ نەیەتە خوار بە درێژایی مێژوو لە خاڵەکە کۆتایی پێدێ مەترسیە بۆ سەرداهاتووی کورد زۆر مەترسیە ئەو ئەحسایی کە ئەمساڵ کرا هەرچەند ئەحسان نەبوو تعدادی سوکانی بۆ ئەحساوان ناکرێ ئەوە ڕێساکانی ئەحساوانین بەس ناویان نە ئەحسا ئەوەی کە لەم ڕۆژانە ڕاگەیەنرا لە تەلەڤیزیۆنە ئەگە سەی ڕقەمەکان بکەیت شیعە زۆر زیادی کردووە لە ڕێژە کۆنەکان سوننەش دوای ئەوان کورد ڕێژەی زیادکردنی زۆر کەمترە لەوان تۆزێ بادینان نەبێ جا ئەم قسەکەمان لە شتێکی ترەوە دێژکەم بێتەوە تاسیر نەکە تاسیر کاریگەری نەکە چونکو ئەگەر بە ڕێژە بێ ئەوان بەردەوام بەشێک لە بوجەکە ئەبەن بەردەوام بەشێک لە بوجەکە ئێمە کەمەکە کوژماری داینشۆن ئێمە ڕوو لە داکشان ئەیتەمان ئەوان لە هەڵکشانێکی زۆرن هەڵکشانەکەی ئەوان ئەگەر هەمیشە ساڵانە لە سەدا دووش لە ئێمە زیاد بکات و ئەگەر بوجە بەپی نیسبەتی سوکانی بێ ساڵانە ئەو لە سادوو ئەچێتە سەر تۆ لە سادووەکە دەیتە خوار دوای 10 ساڵە بێتە 20 بەزەکو دەتوانێت ئەوە بکات ینی بجێک دیاری بکات لە عێراقی ئەسەر دوای ئەم خۆناغە و باسی فیدراڵەتی شت کرد بوتت پێش 2023 کورد فیدراڵەتی زیاتر بوو ئەی بۆ ڕازی بوو خۆ کاتە زۆر بەهێز بوون وەکو ئێستا نەبوو دۆخەکە بۆ کورد لە عێراق ئەوەندە کورد ناوخۆیدا پەرتەوازە بێ ساڵی 2002 لە کۆیە کۆبوونەوەی کرا پێش کۆبوونەوەی لەندەن ئۆپۆزیسیۆنی عێراقی مەوەست کورد بەڵێ لەو کۆبوونەوە لە کۆیە لەو کۆبوونەوەیە هەموو حیزبە کوردستانیەکان گەیشتنەوە قەناعەتەی کە فیدرالیەت باشترین چارەسەرە بۆ ئەو قۆناغە بالتحديد بۆچی دۆخی ئیقلیمی نێودەوڵەتیان خوێندەوە قسەیان لەگەڵ دەوڵەتەکانی دراوسێ و دەوڵەتە دوور و ئەمریکا و بەریتانیاوانە کردبوو ظاهیرەن کەس لەگەڵ ئەوە نەبوو کورد لەو کاتە باسی سربەخۆی بکە کەواتە باشترین شت ئەوەیە سەقفی حکمی ذاتی ئەگەر مقابل بێ ینی ئەگەر بڵێن پلێ نزمتر بێ لە فیدرالیەت باشترین سیغەیە فیدرالیەتیش تەمعەن بە مفاوەزاتێکی زۆر و ماندووبوونێکی زۆر تا شیعە و سوننە قبوڵیان کرد سوننە کەمتر سوننە زۆر کێشەی نەبوو لەگەڵ کووردا چونکە نوێنەری ئەوان لە مەجلیس حکم حیزبی ئیسلامی بوو حیزبی ئیسلامیش دکتۆر محسین نوێنەر بوو کورد بوو ڕاستە نوێنەری حیزبێکی عەرەبی بوو بەڵام کورد بوو خۆشی ئەو ڕێگەی هەرتیا بوو لەبەرەوەی بە ئاسانی ئیشەکە هات بەدەسەوە دیفاعیشی لێ کرد لە مەجلیسی حکم دیفاعی لە فیدرالیەتی کرد ئەنجا لەبەرەوەی بەشێکیان زۆربیان ئەحزابی ئیسلامی بوون بەعضێکیان مەلا و عولەما بوون ئەم لە ڕێگەی شەرعیشەوە پێی تەنزیری بۆ کرد کە هیچ مخالەفەی دینیش نییە و زۆر شتێکی تەبیعیە و ئیتر شیعەکانیش کە سەیریان کرد کورد پێداگری زیاتر ناکا کورد پێشتر خۆیان باسێکیان لێرە بوون لە شاخ لەگەڵ یەکێتی و پارتی و ئەو کاتەی شۆڕش لەگەڵ ئەوانە مەجلیس ئاعلا و حیزبی داعوە و کادیرە ئەساسیەکانیان لە شاخ بەیەکەوە بوون لەگەڵ ئەمان ئەیشیان زانی ئەو چەند ساڵە 91 بۆ 2023 کورد خۆی شت بووە هاتوونەتە هەولێر هاتوونەتە سلێمانی کۆنفرانسیان گرتووە کۆبوونەوە کراوە دەسەڵاتیان دیوە ئەزانی کورد خۆی وەکو ڕقم دێتە بەغا وەکو دەسەڵاتێکی جێگیری چەند ساڵەکە هەی بۆ لێرە بۆیە ئەمانیش زۆر لەسەر فیدرالیەتەکە نەچوون ئەمانیش قەنەعەتیان وابوو بۆ تێپەڕاندنی ئەو بارودۆخە فیدرالیەت باشە جا ئەوان بەنەوعێکی تر بیریان کردوەوە تێپەڕاندنی دۆخەکە و قۆناغەکە تا ئەگەر مەچێکیان قایم بوو بیکەنەوە بە محافەزات یعنی مەبەستت شیعەکان وتیان بۆ قۆناغێک نەک کورد نانا کورد وتی بۆم قۆناغە لەمە باشتر نییە ئەوانیش کە سوننە و کوردی یەکدەنگ بوون کوردیش یەکدەنگ بوو ئەوە نەبوو خلاف لە بینی کووردا نەبوو ئەو کاتە مەجلیس حکم
ئەوەی تیا بوو مام جەلال بوو، کاک مەسعود بوو، مامۆستا سەلاح بوو، دکتۆر محمود عوسمان بوو، قازی هین بوو، قازی دارا بوو. ئەم پێنجە بوون، ئەم پێنجەش هیچ خلافێ لە بینانە نەبوو. باشە بەس مامۆستا باسی دوای بڵین قۆناغی دوای هەڵبژاردن هیچ ناکۆکی گەورە هەیە لە بینی ئێران و ئەمریکا یاخود استراتیژەتی ئێران چێ لە عێراق؟ ئێستا ئەمریکا ئیدارەی دۆناڵد ترامپ سەنوێنەرێکیشی دیاری کردووە، دیارە لە عێراق چی دەوێ، ئابووریە سیاسیە؟ عێراق بۆ ئەمریکا لەم لەحزە هەموو شتێکە، چونکو عێراق ئەوەیە کە ئەیبینین ئیستیقراری تەواوی نەگرتووە، نە لە ڕووی ئەمنیوە، نە لە ڕووی سیاسیەوە، نە لە ڕووی اقتصادیەوە. عێراق جێگاکەی زۆر شوێنێکی استراتیجیە، جیۆپۆلیتیکەکەی زۆر استراتیجیە، حدودێکی درێژی بە ئێران هەیە، حدودەکەی تری کۆیتە و سعودیە و ئەردەنە و سووریایە و تورکیایە و لەم سەری شۆیەتەوە بۆ ئێران. ئەم حساسترین حدودە لە منطقە. هیچ دەوڵەتێکی عەرەبی ئاوان نییە، هیچ دەوڵەتێکی عەرەبی گرنگە یان زۆر گرنگە ئەوان بۆ ئەمریکا. عێراق ئەمریکا و غەرب خوێندنەوەی جیاوازیان بۆ عێراق هەیە، وەکو دەوڵەت، وەکو شەعب، وەکو تاریخ بەجیا حسابی بۆکەن لەگەڵ لە بەرامبەر هەموو دەوڵەتێکەوە. عێراق لەبەرەوەی ئاخر ئەو غەربیانە حساباتی تاریخی و با بڵێن کاریگەری لە تاریخا بۆ هەر میلەت و دەوڵەتێک زۆر لە حساب لە دراساتی سیاسی و ئەکادیمی و عیلمیانە حسابی بۆکەن. عێراق بووە هەر دەوڵەت و حەزارەتی تیا بووە. ئینسانی عێراقی عەرەب بێ، کورد بێ، شیعە بێ، سوننە بێ، بە ئێستاشەوە خەڵکێکی جیاوازن، زیرەکن، بەتوانان، بە ئیمکاناتن، لە هەر دەوڵەتێکا بنشتن. ئێستا و عێراقیانی کە لە ئەوروپان، لە ئەمریکان، لە مالیزیان، لە دەوڵەتە عەرەبیەکانی تران، لە دووبەین، لە قەتەرن، هەمویان جێگەی دەست و قەڵەم و پەنجەیان دیارە. ئەوان ئەو حسابە زۆر بۆ عێراقیەکەن. ئەوە یەک. دوو، عێراق هێشتا زۆر دەوڵەمەنە بە غاز و نەوت، زۆر. بەشی غازەکەی کە هێشتا تەقریبا نەتوانی بڵێ زۆر کەم دەستکاری کراوە، هەر مەخزوونێکە لە ژێر زەویایە. مستەقبەلیش زیاتر بۆ غازە تا نەوت، زیاتر، چونکو غاز لەگەڵ ژینگا بینی زۆر خۆشە، زۆر گونجاوە. بەس نەوت ئەوە توانانیە گینار ئیستیغنایان لێ کرد. ئەم غازەی عێراقیش بەشە کوردستانیەکەی تەمعەن بەتایبەت، ئەمەی کە لێ ئەدرێ و دنیا چاوی تێبڕیوە، ئەمە بەحرێکە لە غاز. عێراقیش چاوی تێبڕیوە، تورکیا چاوی تێبڕیوە، ئێران بەردەوام مراقەبەیەکە، کورد خۆیان شەڕی لەسەرەکەن. ئەوروپا بە تەمان ئەو غازەی ئەگەر بێ بەو خەتا لە قەتەرەوە بێت، بێرا تێپەڕکا و بکرێتە یەک شەبەکە و بڕوا. لەبەرەوە ئەم غازە بەشێکە لە استراتیجێتی ئەمریکی، با بڵێن بە عوموم تاقە وزە، کە غاز و نەوت و شتەکانی تریشە. کۆنتڕۆڵکردنی عێراق ئەگەر ئەمریکا بتوانێت بیکا و ئەو هەموو هەوڵەی بۆدا، یعنی ئاودیوکردنەوەی ئێران و بێدەستکردنی ئێران و جوابکردنی ئێران بە تەواوی لە عێراقا و ئیتر هیچ هەژمونێکی نەمێنێ. بەس تا ئیسا لەوا سەرکەوتوو نەبووە. ئەمریکا هێشتا لەوا سەرکەوتوو نەبووە و نەیتوانی، پێی نەکرا. و هێزە عێراقیەکان تەکتیکیان لەو بەینە زۆر بەقووەت بوو، هێز سیاسیەکانیش و عەسکەریەکانیشیان. سوودانی لەوا موفق بوو توانی تەوازن لە بینی ئەمریکا و ئێران و هێزە ناوخۆیەکان بکە. لەوا توانی هەمویانی ڕازی کرد. بە شکڵێ ڕازیکردن مەرحەلەکەی تێپەڕان، متمانەیەکی ئەوەنە گەورەی بۆ خۆی دروست کرد بوو بە خاوەنی 46 کورسی لەو کوتلەی کە دروستی کردووە. بۆیە ئێستا تەماعی ئەوە گیریاوە، خۆی تەرشی حەکا بۆ ڕێی جمهوری. پێش هەڵبژاردن باسی جەنگ دەکرا. بەڵێ پێش هەڵبژاردن باسی جەنگ دەکرا مامۆستا. دوای هەڵبژاردن هیچ جەنگێکی دیکە لە ناوچەکە ڕوودەدا، یعنی پێشبینی وا بوو ینی جەنگێکی گەورە ناوچەکە هەر دەکوڵێ و ئیلا دەبێت جەنگێکی گەورە ڕووبدا لە ناوچەکە. بۆ قۆناغی ئایندە ئێستا ناوچەکە بەرەوەی هێور بێتەوە یاخود لە بەردەم ئاڵۆزی دیکە دەین؟
ئەو ئەگەرە هەمیشە کراوەیە. لەبەرچی ئەو ئەگەرە هەمیشە کراوەیە لەبەرەوەی ئیسرائیل تەماعی زۆرە لە منتیقەکە. ئەمریکاش ئەگەر تەماعداریش نەبێت طموحی هەیە، فەرقی هەیە. عێراقیش بۆ خۆی ناتوانێت بێتە دەوڵەتی موئەسسەسات و ناتوانێت هیچ سیادەیەکی تەواوی نییە، کراوەیە لە بەردەم ئێران بە دەرەجەی یەک، تورکیا و دەوڵەتە عەرەبیەکان. ئەم کرانەوەیش هەمیشە کێشەی ئەمنی دروستەکە، قەلەقی سیاسی و ئەمنی لە مەنتیقەکە دروستەکە. لەبەرەوە بەرژەوەندیەکان لە جاتی تەکاملی بن، یەکتری تەواوکەن. هێزە ئیقلیمیەکان پێچەوانەی یەکن، یعنی هەر یەکێکیان تەماعی لە شتێکایە، دیاریشە خاکەکە یەک خاکە و تواناکە یەک توانایە و ئەو هەموو تەماعەشی لەسرە. ئیسرائیل زۆر ئیش لەسەر ئەوەکە، زۆر باس لەوەکە کە ئەبێ جوغرافیا بگۆڕێ، ئەبێ دەسەڵاتەکان بگۆڕێن، ئەبێ من بەهێزتر بم، ئەبێ هەژمونی من زیاتر بێ. ئەمریکا بۆ ئەوە بەکارێنێ، بەریتانیا بۆ ئەوە بەکارێنێ. وە دیمان لە مەوزوعی سووریا و فەلەستین و حیزب الله و حەماسا هینیشی لە غەزا بەتایبەت فەڕەنسا و ئەڵمانیاشی بەکاریانە، خۆمان بینیمان، یعنی بەدەنگی بەرز هاوکاریان کرد. ئەم ئەگەرانە هەر کراون. تاوان دەوڵەتە ئیقلیمیەکانیش بەتایبەت تاوان لەم شەرقی ئەوسەتا وەکو دەوڵەتی خاوەن سیادە و دەوڵەتی خاوەن قەراری سیاسی و عەسکەری و استراتیژی، ئەمە سێ دەوڵەتمان هەیە. سێ دەوڵەت لێرەم باسم کرد جارێکی تر. ئیسرائیل هەیە وەکو مەعسکەرێکی غەربی گەورە و کراوە بە دەوڵەت و سیادەی پێدراوە و زیاو لە حەدی خۆشی. باشە. تورکیات هەیە وەکو دەوڵەتێک کە دەوڵەتێکی مێژووی قوڵ لە زمانی ڕۆم و بێزەنتەوە هەیە هەتا وەکو عوسمانی و ئێسەش لە دوای ئەتاتۆرک و لە دوای قۆناغی تازەی ئۆردۆغان. ئێرانت هەیە، ئێرانی کۆن و ئێرانی ساسانی و ئێرانی سەفەوی و ئێرانی جمهوری ئیسلامیشت هەیە. ئەوانە لەوەتی هەند دەوڵەت بوون، سیادەیان هەیە، قودرەتی اقتصادیان هەیە، قودرەتی عەسکەریان هەیە، توانای بەشەری زیرەکیان زۆرە، توانای ئینتاجیان زۆرە بۆ دەرەوەی خۆشیان نەک بۆ ناو خۆیان، توانای ئیکتیفای زاتیان پیا کردووە ساڵەهای ساڵە. ئەم سیانە ئەتوانی بڵێ دەوڵەتی تەواو، بۆ دەوڵەتێک کە قودرەتی هەیە و سیادەی تەواویشێ، ڕێز لە سیادەکە شێگیرێ. یعنی ئەیران بەم هەمووە وەزعەوە کە هەی بوو، بۆ 46 ساڵە 48 ساڵە چەندێکە هەیە و بە درێژای ئەم مێژووە حەساری ئەمریکی لەسەر بووە، عەلاقاتی لەگەڵ ئەوروپا هەر نەبڕیوە، ئەوروپاش ڕێزی لێگرن، عەلاقاتی اقتصادی بڕۆ. ئێستا شەریکاتی ئەوروپی لە ئێرانە ئیشەکە. لەبەر چی؟ لەبەرەوەی ئێران دەوڵەتێکی خاوەن سیادە و بەتوانایە بە ئیمکانات تا ئیسە لەگەڵیدان، یعنی بە شێوەیەک ئەمریکا لەو حەساری کەیەتی و هەڕەشاکە بە شێوەیە ئەی بڕێوان بە شێوەیەکتە گرێدەنەوە کە ئەوروپا ناچارەکە ئەمریکا بێ حچی نەدەیتێ تەکنۆلۆژیا و حەساری لەسەر و هیچ نییە، سین گرێداتەوە لەگەڵیا و شتی بۆ ئەنێرێ و شتی بۆ ئاکا بە جۆرێکی تر ڕووسیاییکە، یان بە شێوازی فرتوفێڵێکی زۆر عەجایب لە بەحرەوە دەوڵەتانی دوور و نزیکی تریش تەعاملی هەر لەگەڵاکەن. هیچ دەوڵەتێک لە دووەلی عەرەبی لە دەوڵەتە عەرەبیەکان ئەم قودرەتەی نییە کە ئێران و تورکیا و ئیسرائیل هەیەنە لە ناوچەکە. ئەمانە مەساڵحیان هەیە لە عێراقا، هەژمونیان هەیە، جێگەی دەست و قاچی خۆیانیان کردوێتەوە، هێزیان دروست کردووە، پێگەیان دروست کردووە، مەساڵحیان ڕەبت کردووە لەگەڵ هێزە عێراقیەکانی کورد و سوننە و شیعە. ئەمە معادلەیەکی دروست کردو زۆر معقدە بۆ ئەمریکا و ئەوروپا. یعنی دەوڵەتێکی سادە، ئەرزێکی سادە، شعبێکی سادە نییە بڵێ ئەوان من هاتم هەر من و تۆین، ئەم بڕیارە ئەدەم جێبەجێیەکە یان نایکەی. وەختێ دێ ئەمریکا و ئیسرائیل بۆ عێراق ئەبێ شەڕی تورکیا بکە، شەڕی ئیسرائیل بکە، شەڕی عەرەب بکە،
اینجا شەڕی پێکاتەکانی عێراق خۆی بەزوەکو جەنگێکی گەورە بەڕێز بە دووری دەبینی جەنگێکی گەورەی هەمە لایەنە لە ناوچەکە هەر باوەڕمە پێی نەبوو نووسین بەڵام کردو تۆ جەنگی جیهانی سێهەم کە باسەکرا هیچ ئیمکانێکی نییە تاوان لە سیاست تا سفر نییە سەیژ نییە یعنی بە ڕێژەی لە ساانەوە و نۆ نییە بەزوەکو باسی تورکیا شکت ئێستا تورکیا هەر بەژۆندی ئابووری لە عێراق یاخود بەژۆندی دیکەشی بۆ دروست شتێکی هەیە بەژۆندی سەربازی هەموو شتێ ئیسا و هەموو مەعسکەرە هەیەی لە کوردستانە بەڵێ خۆی نە جوندیەکی کێشاوەتەوە نە مەتری ئەرزی جێهێشتووە ڕاست ڕۆڵیشی دەبێت لە پێکێنانی حکوومەتەویش تورکیا ڕۆڵی مباشیری وەکو ئەمریکا و ئێران نابێ بەڵام ڕۆڵی ئەو بەنەوەیەکی تر ئیشەکە بە ڕێگەی دیبلۆماسیەت بە ڕێگەی داعمی هەندێک جیهات تەوسیات یعنی بە شێوازی ئیشکردنی ئێران لەگەڵ تورکیا زۆری فەرقە لە مەنتیقەکە بەڵام بەبێ کاریگەری نییە ئێران خەونی هەناردەکردنی شۆڕەشیە بوو ئەش تورکیاش ئەو خەونی نییە ئیمپراتۆرێتێکی کۆنە کە زیندوو بکرێتەوە لێک ناچن لە ڕۆ هەناردەکردنەکە تورکیا ئەو خەونەی بە جۆرێکی تر بوو بەس ئەمریکا وەستاندی ئەوروپا وەستاندیان ئەو خەونە ئۆردۆغان ڕایگەیاند ویستی ملیارێکی زمان تورکی یا تورکمانی دروست بکات ئەوە استراتیژێتی ئەو بوو لەگەڵ کۆمەڵێ پرۆژەی ئیملاق ینی زۆر گەورە لە ناو تورکیا بەتایبەت بەستنەوەی ئەو دوو دەریا بەیەکەوە لە ڕێگەی قەناتە گەورەکەوە ئەمریکا لێی قوبوڵ نەکرد ئەوروپاش قوبوڵیان نەکرد ئیتر لە دوای هەوڵی ئینقیلابەکەەوە پرۆژەکانیان وەستاند و بەعزێ لە حەسار کەوتە سەر تورکیا و ئەودا بەزینی لیرە ئەوە بوو استراتیژیەت و ڕوئیەی استراتیژی یعنی ڤژنی ئۆردۆغان بریتی بوو لە دروستکردنی بازاڕی 1 ملیاری بۆ خۆی بە تورکمانستان بۆ ئازەربایجان بۆ تاجیکستان بۆ ئەوانەی کە بە تورکمانی حتا ئەگاتە بەشێک لە ئەوروپاش کە بە تورکی قسەکەن یا لە تاریخی دەوڵەتی عوسمانیە خەڵکێکی زۆر لەوێ جێماوە بە تورکی قسەکەن ئینتیمای تورکیان هەیە ئەو خەونە 1 ملیاریەی هەبوو بەس وەستاندیان ئەوە بەرەو عالەمی عەرەبی و ئەم بەشەی تر بێت ینی لە عێراقەوە بڕاتەوە بۆ میسری جاران و بڕاتەوە بۆ وڵاتەکانی تر ئەو خەونەی نییە تورکیاوەی ئەزانێ ئەو بارێکە هەڵ ناگیرێ و ئەوە خەون نییە ئەوە خەیاڵە ئەوژە و خەیاڵە ناکە باشە بینە سەر ئەوەی کە پێویستە بە کوردوای هەڵبژاردنەکان پێ دوایە بە بەرنامەیەکی هاو بەش بۆ ڤیدی هاو بەش بڕۆن بۆ باغدا ئەمجارە بڵێن بەرنامەیەکی تۆکمەدا ڕێژریان و خۆرزارەکانی تر دەبێت نەکارنامە حکوومەتەکان بۆ جێبەجێ دەکەن نەوەکو پێویست ینی وەکو پێکاتە مامەڵی لەگەڵ ناکەن ئەوەی کە ئیسا کوردی خستۆتە بەردەم پرسیارێکی ناڕەحەت کورد نا پارتی وەکێتی باشە چونکو هەر هەموو جایە بڵێن کورد و ئەحزابە فەقیرانەشی تێوە گلێنین ئەمانە هیچ گوناحێکیان نییە بەس پارتی وەکێتی کە شیعەیان دی ئاوا بەو بێدەنگیە خۆیان ڕیس خستۆتەوە و زۆر بە نەرمی ئەو دەستکەوتەیان بوو لە ئینتیخابات بێ هیچ سەر ئێشە و کێشەیەک وڵانی کەم وتیان سەدر نایە لە ئینتیخابات بکرێتێکیە هەر بێدەنگ هەر هیچ ڕووی نەدا دوایی سونەیان بینی هەر 5-6 بە یەکەوە وەستاون و لیستێکی گروپێکیان دروست کردووە و کەسێکیان کردو نەری و هیچ کێشەیەکیان نییە خەونی ڕئیس جمهوریان بوو ئەم جارە حەلبوسی بەدەستی بێنێ پێشەوەی هیچ مفاوەزاتێ بکرێت دوو سەرکردەی شیعە جوابیان کردوتیان ئێمە ئەو عورفەی لە 2003 دامەزراوەتێکی ناین یانی ڕئیس جمهورە هی کوردە تەواوی تر ئەویش بۆ خۆی بێدەنگ بوو زۆر لەسەری نەڕۆشن ئەوە ئەگۆڕێتەوە بە تەماع و بە تۆموحاتی تر کە ئەمە بینرا ئەوە شیعە ئاوای سونەوە ئەمانە جۆرێک لە ڕووی قیەمی و بەهاوە ئەڵێم جۆرە لە ئیحراجیان بۆ دروست بووە وەختێ کورد بە یەک دەنگ ئەچوو بۆ بەغا یا خەڵکی بەغدا بە شیعە و سونەوە ئەیهێنان لە هەولێر حکومەتی بۆ دروستەکردن و نەسیحەتی ئەکردن و کۆبوونەوەیان پێەکردن ئەوان هەر خەریکی شەڕی لابەلایی بچووک بوون ئێستا معادلەکە و هاوکێشەکە عکس بووەتەوە پێچەوانەیە بە یەک دەنگی چوونە بەغا ڕوونادا هەتا
دوو هەنگاونە ئەبێ دوو هەنگاو بنرێت لە سەراسی کوردستان بەڵێ ئەبێ پارتی وێکێتی بە تەواوی ڕێبکەون یەک کێشەی ناوخۆی حکوومەتی هەرێم یەکلاییکەنەوە لەسەر چی ڕێەکەون ئەمە یەک کە ئەوەیان خستە ئەو لاو لەسەر مێزەکەتدا ناو ئیمزایان کرد اینجا ڕێکەون لە بەغا چۆن بەشداری بکەن ئەو دوانە چۆن بەشداری بکەن لەسەر چی ڕێبکەون ماوزوعی ڕیاسەی جمهوری و وەزارەتی خارجی و کە دایسە بەدەست کوردەوە بووە ئەو وەزارەتە سیادیانەی تر کە بەر کورد کە احتیمالی هەیە بەر کورد بکەوێ وەکو دارایی و شتەکانی تر لەسەر ئەوە چۆن ڕێبکەون ئەوەژە بێت تەواوکەن اتفاقی لەسەر بکەن ئیمزای بکەن ئەو دوو ئیمزایە قابلی ئەوە نەبێ مراجعیتیا بکەن تەواو پێت وایەوە دەکرێ مامۆستا جارێ ئەو پێم وایە جارێ زووە دووەم ئەمە خوتوەی یەکەم باش خوتوەی دووەم ئەبێ ئەم دوو وەرەقە ئیمزا کراوە کە بە دەنگی بەرزە درێ بە ئیعلام و هیچ کێشە لە بینیانە نامێنێت ئەو کاتە بیکەن پوختەکەی دەقەکەی بیکەنە نووسراوێک لە بینی خۆیانە حیزبە کوردستانەکانی بۆ داوەت بکەن بڵێن ئێمە لەسەر ئەمە ڕێکەوتوین حەزەکەی نێوەش بەشداریمان بکەن هەم لە حکوومەتی هەرێم هەم پێکەوش لە حکوومەتی بەغا بۆ حکوومەتی بەغا ئەبێ بە دوو پاکێج بڕۆن بە پاکێجێک کە دوو فەرع بێ لە حکوومەت چۆن پێکەوە کار بکەن لە پەرلەمان چۆن پێکەوە کار بکەن وەکو ئەو پێشنیارانەی یەگرتو لە 5-6 خاڵا کردوێتی هەتا هەنگاوی یەکەم تەواو نەبێ کە بریتێ لە یەکلاییکردنەوەی هەرێم و مەسەلەی بەغا هەتا ئەوە یەکلایی نەکرێتەوە بە قەناعەتی خۆم من وای تێگەیشتوم وایە بینم هیچ حیزبێکی کوردستانی نییە بچێ لەگەڵ یان ناکۆبێتەوە نەئەشێتە حکوومەتەکەی هەولێر نەئەشنە حکوومەتی بەغا لەگەڵ ئەوان تا ئەو دوانە نەکەن ئەو دوانەش ساڵێکە یەکەمەکەیان بۆ نەکراوە بەڵێ ئەوەی هەرێم بەس هەوڵێکی شە بوویان پارتی بەبێکێتی وەکو 2010 بۆ نۆ پەرلەمان کۆبێتەوە سەرۆکایەتی کاتی هەڵبژێرێ پۆستەکانی یەکێتی بەجێبێڵە نەوەنی و پارتی بۆ 50 زایدێکی پەرلەمان کۆ جا بۆی ئەوە ڕوونەدا یەکێتی ناچێتە پەرلەمان هەر ناچێ ئەی بۆچی ئەگەر بڕوا ئەوە ڕوو ئەداێک لە بەرەوەی ڕوونەدا ناڕوە بەڵێ ئەکە ئەو نەڕۆیشت حزبێکی تریش ناڕوە ڕەنگە بڵێن نەوەنی و پارتی دەتوان 50 زایدێک لە 100 کورسیە پەرلەمان 50 زایدێک دەتوانن وەکو کۆبوونەوەی پەرلەمان ئەزانی چی هەلو مەرجەکە وا هاتووە ئیستا ئەوە عەمەلیەکی زۆر ناڕەحەتە ناڵێم مستەحیلە هەر ناکرێ ئەکرێ بەڵام بەبێ باج و خەراج نابێ باش بەس ئەو بردومانی کۆرمۆریش کە کرا پەیوەندیە بە ینی سوود وەرگتن لە ناکۆکێنە خۆی پارتی وێشێتی ئەو بردومانەی کۆرمۆ بەدرزی هیچ معلوماتێکی وردم لەسەر کۆرمۆر نییە کە کێکردی چۆن کرا و هەموو کەسێک هەر باس لەوەکە هێزە چەکدارەکانی عێراق کە لە دەرەوەی یاسانیا لە دەرەوەی کۆنتترۆڵی سوودانی و دەوڵەتی سوودانین ئەوانە ئەو کاری ئەنجام داوە ماسمە سوود لەو دزەی نێوان پارتی ویشێتی وەردەگیرێ سوود لە ئەو درزەی کە هەیە هەموو سوودێکی لێوەرگیراوە هەموو سوودێکی لەوەرگیراوە بۆ بەردەوامیشە باش چەند خولەکێکمان مامۆستا بە لەسەر کوردیش لە تورکیا ساڵێکە پرۆسەی ئاشتی ینی لە تورکیا کرا ساڵێک زیاتر دەستی پێ کرد و هیچ بەدەستەوە هات سەدانی ئۆزەران نەبوو ئەو کۆمیسیۆنی پەرلەمانە لەو ڕۆژان سەدای ئۆزەرانی کرد پەکەکە هەندێک هەنگاوینە هیچ نەکرێ هیچ کرا یاخۆ ئەوەنەی هیچەکە ئیشەکە بەردەوامە ناژوەستێ هەر ئەڕوا بە بەردەوامی ئەوەی کە باشە هەنگاوەکانی کورد لە ڕووی عەمەلیوە بەقووەتر و عەمەلیترن تا هەنگاوەکانی دەوڵەتی تورکیا لەبەرەوەی کورد هەرچەند هەردوو لایەن باوەڕیان بە ئەم استراتیژی چاکهێنا هەیە ئاشتیە هەیە وەکو استراتیج سەیرەکەن هەردوو لایەن خاڵیش نییە لە تەکتیکەکەی چییە؟ استراتیژەکار بۆ ئەڕۆن
بەڵام تەکتیکەکە ئەوەیە ئەم ئەوێ لە کاتەکە درێژ کاتەوە تورکیا ئیشی پێێتی کورد دەیەوە کاتەکە کورد کاتەوە زوو پرۆسەکە بێ ئەمیش ئیشی بەوەی ئەوە تاوان تەکتیک ئەو تەخیر و تەقدیمەکە پێشخستن و دواخستنەکە شتی تەکتیکی ناوی ئەنێن تەکنیک بەس خۆی تەکتیکە بەس بۆ تورکیا دەیەوێت دوور و درێژ بێ لە بەرژەوەندی نییە زوو یەکلا بکرێتەوە با لە بەرژەوەندیە بەڵام تورکیا دەوڵەتە معادلاتی تری زۆر لە بەردەسایە تەنها کورد نییە مەوزوعی سووریای هەیە مەوزوعی ئیسرائیلی هەیە مەوزوعی ئەوروپای هەیە کێشەی ئازربایجان و ئەرمینیای هەیە عەلاقاتی ئێرانی تورکی هەیە کە زۆر مستەقر نییە ئەمانە هەمووی ئەو لەسەر هەموو ئەوانە بەیەکەوە ئیشەکە جگە لە ئەمریکا ئەوروپا کە هەمیشە لە بە حاڵەتی قەلەقە ئەڕوا جا ئەوە یەک دوو کە لە تورکە پرسی بۆ ساردن تەمان ئەڕۆن وەفدی یەکگرتو وەفدی لەوانەیە ئەمجارە مامۆستا عالی باپیری شوبێ بینی لیان بپرسێ پرسی بێ لیان هەرجێک جوابە دەنوەڵەن ئێمە هەرچیمان کردووە پێشتر بە ناوی دژە تیرۆر بە قانون کردومانە قانونی زۆریان دەرکردو ئێستا و قانونایە یەک ئەبێ بێن هەمواریکەن لە پەرلەمان هەموارکردنەکەش کاتی ئەوێ و بۆ ئەوەی ڕەئی عامی تورکیان لێنە ئاڵسکێ و معارەزەکان دژیان بەکاری نێنن ئەڵێ من پێویستمان بە کات و ئەعساب ساردیەکەیە تا هەنگاو بتوانین بیکەین بەردەوامیش بوو ئەوەی بچنە پێش لینکی بەردەوام و هاتوچۆی بەردەوامیان لەگەڵ ئۆجەلان هەیە ئۆجەلانیش لەگەڵ ئەو وەفدانە بەردەوام قسەکە و تەوسیەکە کە هەر چۆن بێ بە کورتی پێ دوێ بەم زوانە وزەران ئازاد دەکرێت ئەگازاد بکرێت باشتر پرۆسکەسێتە پێشەوە بەم زوانە نەمبیستووە ئەگەر هەیە بەڵام نەمبیستووە باش ئازادیشی کەن وە ئازاد ناکرێ بێتە کوردستان و بگەڕێ ئەوانە نا وەکو دو پرسیاریشم پەیوەندی یعنی ئەو پرۆساش چەند پێش و پەیوەندی بە سووریا شێ چکاوڵی کە بوو مەزڵوم عەبدی بچێتە تورکیا و گفتوگۆ بکرێ و ئەوەش لە مستەقبەلە ئەکرێت چونکو من زوو لێرە قسەیەکم کرد تورکیا لە بینی طموح و تەماع باشە بە ڕێگەی طموحەکە بڕوا دەسی لە مەنافع و مەسالیحی خۆی گیرە بێ بەڵام ئەگە تەماع بەرچاوی و بگرێ و پەلەی پێ بکە هیچیشی دەست ناکەی و زەرەریشەکە و بە جوڵەکانی بەرامبەر بە سووریا ئەوە دەرکەوت زۆری هەوڵدا بە قووەت و بە زۆر و هەڕەشە بیکا دەسی نەکە بۆیە ئێستا باسی سووریایش چۆتە ناو پرۆسەی ئاشتی ئەوەش دەبین مەزڵوم عەبدی سەردانی تورکیا ئەویش مستەحیل نییە ڕۆژێک لە ڕۆژان لەوانەیە ڕووبە داهاتووی کورد باش دەبینی تورکیا سووریا من لە کوێیت گیراوە هەتا ئەم لەحزە زۆر گەشتبینم بە کورد و ئایندەی کورد سوپاس دەکەین مامۆستا مادومان کردی سوپاسی ئامادەبوون دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ